بە تێکۆشین و بەرخۆدانی ژنی هاوچەرخ ڕۆزا لۆکسەمبۆرگ، لەیلا قاسم، ساکینە جانسس، دەلال ئامەد، زیلان پەپولا، ڤیان جاف، هەفرین خەلف بۆ ئێمە و لە مەیدانی تێکۆشاندا ئەم ژنانە و هاوخەباتەکانیان بوونەتە هۆکاری زیندوو ڕاگرتنی 8 مارس تا ماوی شانازی بە ناوە پیرۆزەکانیانەوە دەکەین. لێرەوە سڵاوی خۆمانە نێرین بۆ ڕۆحی پاکی شەهیدانی داستانی بەردە قارەمان و ئەو پۆلە شەهیدەی داستانی نوێی سەردەمیان لە چیای گارە تۆمار کرد. بە خوێن و ڕۆحی خۆیان سەلماندیان هیچ هێزێکی داگیرکار ناتوانێت بستێ خاکی کوردستان داگیرکان. لێرەوە بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە لەگەڵ چەپکە گوڵە نێرگزێک بە گۆتەیەکی ئاشتیدا سڵاو و ڕێز و وەفا نێرین بۆ دورگەی ئیمراڵی، بۆ بەڕێز ئۆجەلان ڕێبەری ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین. بەڕێزان لەم مانگی ئازاری پڕ لە هیوە و خۆشیەدا وەبیر ئێوەی ئازیزی دەهێنینەوە هەر لە نزیکی ئەم شوێنەی ئێستا گوندی چەرمۆ کە لەسەر دەستی ژنی کورد بۆ یەکەم جار کوشت و کاڵ بەرهەمهێنرا، ئاژەڵ و پەلەوەر ماڵی کرا، یەکەم نان پێشکەش بە مرۆڤایەتی کرا. دیارە هەر بستە زەمینێکی کوردستان وەک چەرمۆ خاوەن مێژوویەکی گەش و شارستانێتیە. هەڵکەوتنی ژنە ناو دارەکانی کورد لە وێنەی لەیلا قاسم، حەبسە خانی نەقیب و عادیلە خانمزادە و درێژە پێدەری ئەو خەبات و تێکۆشانن. درێژە پێدەری ئەو خەبات و تێکۆشانە مرۆڤانەی گەلەکەمانە. لێرەوە لە باشووری وڵاتەوە سڵاوی ژنانی بەرخۆدێر ئاراستەی ژنانی کورد و گەلانی بندەست ئەکەین لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای وڵات. سڵاو بۆ هەموو ژنانی جیهان، سڵاو لە ژنانی بەرخۆدێری گەلی کورد. دووبارە هەشتی ئاداری تێکۆشان و ئازادی و خەبات و بەردەوامیتان پیرۆز بێت. ژنانی ئازادی خواز لە خەباتی خۆیان نەوەستان و ناوەستن تا گەیشتن بە ئازادی ژن، تا گەیشتن بە ئازادی کۆمەڵگا. ئێستاش وتاری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک لەلایەن خاتوو ژینۆڕەچیدەوە دەخوێنرێتەوە. با بفەرمێت. سڵاو بۆ هەموو لایەک. ئەم ڕۆژە پیرۆز بێت. ئەم ڕۆژە بەردەوام بکەین بە تێکۆشانی دژی داگیرکاری و توندوتیژی و قڕکردنی ژن، کۆمەڵکوژی ژن. پێویستە ئەم ڕۆژە هەموو ڕۆژێکمان تێکۆشان بێت وەکو 8 مارس. کاتی پاراستنی ژنی ئازاد و کۆمەڵگەی ئازادە. با هەموو پێکەوە سەدەی 21 بکەین بە سەدەی ئازادی ژن. لەم 100 ساڵی 21دا سیستەمی دەسەڵاتداری بە هەموو جۆرێک ژن دەکەنە کۆیلە و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان دێنن لە ژێر ناوی جۆر بە جۆر. سیستەمی دەسەڵاتداری لەم سەدەیەدا تەواوی مرۆڤایەتی و ژن ڕوبەڕووی تاریکی دەکاتەوە و ئەیەوێت بەردەوامی پێبدات. لە بەرامبەر ئەو سیستەمە تاریکەدا خۆڕاگری و پێداگری ژنان ئەیەوێت بەردەوام بۆ ئازادی ژن ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبێت و وەکو شەپۆلی دەریا بەرز دەبێتەوە. هاتۆتە ئەو ئاستەی کە ئیتر ژن هیچ دەسەڵاتێک ناتوانێت ببێتە کۆسب لە بەردەم تێکۆشانی ژنان. وەویستی ژنان بۆ ئازادی ئەوە نیشان دەدات کە لە تەواوی جیهان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان بەرامبەر کۆیلایەتی و ستەم ئیتر ژن بێدەنگ نابن و لە هەموو بوارێک هەوڵی خۆیان دەدەن بۆ جێگیربوونی مافی خۆیان. ژنان هەتا زیاتر هۆشیار و زانا بن و خۆیان ڕێک بخەن و پێش بکەون واتای ئەوەیە کە ژنان گەشتونەتە ئاستی بنیادنانی خۆیان، چونکە ژنان لە ناو ژیان و بوارەکانی تریشدا ڕۆڵی خۆیان دەزانن. ژنان ئێستا ویستی زیاتریان هەیە بۆ تێکۆشان لە جیهاندا لە کوردستانیش. دژی دەسەڵاتداری و دەسەڵاتداری درۆزن و توندڕە و بکوش. هەموو ژنان بە ڕۆحی ئازادیەوە پێشوازی لە 8 مارس دەکەن. لە مێژووی 5000 ساڵدا جاری یەکەمە کە هەموو ژنان بە پێویستی خۆی دەبینێت کە بەدەستی خۆی چارەنووسی خۆی دیاری بکات و لەسەر بنەمای ئایدۆلۆژی ڕزگاری ژن چەندە پێش بکەوێت. دەوڵەت و دەسەڵات ناتوانێت لە دژی یەکێتی ژنان چالاکی و سەرهەڵدانی ژنان ڕاوەستێت. ئەم سەدەیە بۆ ژنان سەردەمێکی
و ژیاندا قوربانی زۆرمان داوە وەکو ژن بەڵام بە پێشانگایەتی ژنانی تێکۆشەر و ئازادی خواست ژیانێکی یەکسان و مسۆگەر ژیانێکی ئازاد و یەکسان مسۆگەر دەکەین سەدەی 21 سەدەی خۆڕاگری و تێکۆشانی ژنانە لەم هەرێمەماندا بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەتا ئابێت بەرەو خراپون دەچێت کە داگیرکەران کاری جدی لەسەر دەکەن و ئەو ئەقڵێتە کە نکۆڵی لە هەبوون و مافی ژن دەکات خۆی دەسەپێنێت و کۆمەڵکوژی ژنان دەکات دەست درێژی گێچەڵ کڕین و فرۆشتنی ژنان ڕەوا دەکەن و لە ژێر ناوی ماف و ئازادی ژن دەکەنە بووکەڵا هونەر زمان کولتوری ڕەسەنمان دادەڕوخێنن و لە ناوی دەبن تا بتوانن لەو ڕێگایەوە مەرامەکانی خۆیان جێگیر بکەن و پێک بهێنن و هەروەها لە ئەوانی ئەم هەرێمە ڕوبەڕووی برسێتی بێکاری و تیرۆر و نادادی دەبن کە گەنج دینامیکی کۆمەلگە و گۆڕانکاریەکانن بەڵام دەسەڵات ڕێخۆشکەرە بۆ ئەوەی خاک و زێدی خۆیان جێبهێڵن و ڕوو بکەنە وڵاتانی بیانی و لە ڕێگەدا ڕوبەڕووی مەرگ ببنەوە کە ئەبوو لەم خاکەدا لەم خاکە بە پیت و فەڕەدا شایستەترین ژیانیان هەبوایە بەڵام لە بێکاری یان ناچاری چەک هەڵگرتن دەکرێن یان سەرقاڵی نێرگەلە و یاری ئەلکترۆنی و کە ئەوەش گەنج دادەبڕێت لە خێزان و کۆمەڵگە و داهێنان ئەیانەوێت گەنجان دوور بخەنەوە لە ڕۆحی نیشتیمان پەروەری و بێهیوایان